بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وێ عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ باسی یارمەتی و هاوکاریکردن دەکەم بە تایبەتی بۆ کەس و کارانمان لە ڕۆژئاوا و باکووری کوردستان کە تووشی ئەم کارە ساتە بوون، تووشی بوومە لەرزە بوون. لە وڵاتیان دەپرسم چەندێک لەسەر ئێمە پێویست و گرینگە کە یارمەتیان بدەین، هاوکاریان بکەین بە پێی توانای خۆمان. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ مسلمانان وەکو لاشەیەک وان حەز بە ئازاری یەکتری دەکەن و هەروە پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ فێرمان دەکات کە ببەخشین و یارمەتی یەکتری بدەین. دەڵێت ئەگەر بەلەتە خوڕمایەکیش بوو ببەخشن، شەرم مەکەن لە بەخشینەکانتان. ئەگەر بە 250 دینار بوو، بە 1000 دینار بوو، کۆمەک و یارمەتیەکانی خۆتان بگێنن بۆ ئەوەی بەدەستێکی ئەمین بگاتە کەس و کارمان لە تورکیا و لە سووریا کە دەکا باکوور و ڕۆژئاوای کوردستان. خۆشەویستان، جا من لەسەر گرنگی یارمەتیدان و هاوکاریکردن بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێنم سەرنج و بۆچوونی وانتان بۆ دەگوازمەوە. لەگەڵمان نابن. چەندێک گرینگە ئێمە یارمەتی یەکتری بدەین لە کاتی لێقەومان، لە کاتی تنگانەدا؟ وەڵاهی زۆ گرینگە یارمەتیدانی ئەو کەسێک کە لێی بقەومێتن لە کاتی لێقەومانی بەهانایەوە بچی خێرەکی گەورەیە بەڕاستی. یعنی ئەو کەسەکە ئەو دەمای پێویستی بە یارمەتی بدەن، نەک ئەو کاتی کە پێویستی بە یارمەتی نەبیتن یارمەتی مەدە. بەس ئێستاکە دەبینی ئەو بوومە لەرزە ڕوویدایە لەو وەختەی زۆر پێویستیان بە یارمەتیە. طبعاً لەو دەمەی خێرەکی گەورەیە ئەگەر یارمەتی ئەو کەسانەی بدەیت کە تووشی حاڵەتی بوومە لەرزە بووینە، ماڵیان نمایە، پارەیان نمایە، کەسی خۆشەویستەکانیان مردینە، لە وەختەی بەهانایەوە بچی باشە. تۆ دیمەنەکانت بینی؟ بەرێ. چەندێک کاریگەری لەسرت بەجی هێشت، چەندێک خەفەتت پێخوای؟ لە هەمووی ناخۆشترەوە بوو دوو مندارم دیت کە خوشک و برایەکە زۆر مندار بوون، لە بن یعنی تاشە بەردەچی بوون، ئەوە ناخێژاندن بەڕاستی. باشە کە ئەو دیمەنانە دەبینین چۆن وجدانمان ڕێگە دەدا یارمەتیان نەدەین؟ وەڵاهی ئەمن وەکو پێم گوتی، یعنی ئەگەر ئەتوو لەو وەختێک کە ئەوانە لێیان قەومایە ئەگە یارمەتیان بدەی ئەوە خێرەکی گەورەیە، لە ڕووی خێرەکی گەورەیە، یعنی لە ڕووی دنیاوی قیامەتی لە هەردوو لۆت باشە. یعنی گرنگ ئەوە ئێمە بەپێی توانای خۆمان یارمەتیان بدەین، درێخی نەکەین لە یارمەتی. ئەگەر بە 1000 دینار بوو، ئەگەر بە ملیۆنێک بوو، ئەگەر بە 100,000 بوو، گرنگ ئەوە ئێمە دەستی یارمەتیەکە بگەینین. بزانە مەوزوع کمی و زۆری نییە، مەوزوع ئەوە نییە من بە چەندی یارمەتی دەم یان بە چەندی یارمەتی دەدەم. مەوزوع ئەوەیە ئەتوو یارمەتی بدەیت، ئازە یعنی ئەتوو ئەگەر ڕوبعەک بی و ئەگەر 100,000 بی و ئەگەر 100 دەفتەر بی بەس یارمەتی بدەیت، بەس پێبرن یارمەتیدایە. ئەوە یعنی مەبەستمەوەی لە ماڵەوە دانە نیشین تەمەشایان بکەین و بەس یارمەتیدان. ئەمن نەکتەنها لەو ئەو بوومە لەرزەیە، یعنی دەبینی ئێستاکە لەو شارەیمە لە وڵاتەیمە ئەگەر کەسێک پێویستی بە یارمەتی بوو وەکو یارمەتی بدە فی سەبیللا. چۆن دەڕوانیتە ئەوانەی کە تیان پێ دەڵێت کە دەستیان بە کۆمەکردنەوە کردووە یارمەتیدارایی گەورەیە بەڕاستی خێرەکی گەورەیە. ئەگەر هەر کەسە لە ڕاستە خۆی کۆمەک بکاتن و فی سەبیلا لۆیان ڕەوانکەن ئەوە خێرەکی گەورەیە. ئارێوەڵ شاری هەولێریش باوە با پێ برێمە، یعنی کوردستان بەگشتی بەس شاری هەولێر بە تایبەت لە حاڵەتی زۆر حاڵەتەکان دیتمان ئەگەر کۆمەخر دەکەنەوە بەهانای فەقیدان دەچن، یعنی لۆ زۆر جیان بەهانایان چوونە، لۆ شاری هەولێر بەهانایان چوونە، لۆ لافای بەهانایان چوونە، لۆ هەموو شتەکان یارمەتی یەکتری داوە بە معدەلی. بەرێ هەتا پێت بکرێت و دەبی یارمەتی یەکتری بدەیت بە تایبەتی، یعنی ئەتوو ئێمە وەکو میلەتێکی ئیسلام دەبی لەسەر یعنی ڕێچکەی پێغەمبەرەکەمان بڕێن کە هەم کارێکی هاوکاری خەڵکی بۆ. دەپرسم ئێستا کە برانمان
خوشکانمان لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان تووشی بوومە لەرزە بوون چەندێک لەسێ ئێمە پێویستە یارمەتیان بدەین هاوکاریان بکەین هەست بەو ئازار و مەعاناتەی وان بکەین هەتا پێت بکرێت دەبێ هەست بە ئازاروان بکەیت چکە ئەوڕۆ لەوان ڕوویدا بیان لەوانەیە لەمە ڕووداتن وهروەها سپێت پێ مساوسەم دەرێ ئەتوان یەک زەردەخەنە بە سەدەقە لە تۆ حساب ئەدی جا ئەوەی ئەتو چی بەیان مادی بەلایانی معنەوی یارمەتیان بدەیت چەندێک گرنگشە ئێمە شەرم نەکەین لە بەخشینەکانمان یان ئەگە بە کەم بیان بە زۆر بەردەوام بین لە بەخشین بەخوای زۆر کەس هەیە یان دەرێ لەوانەیە ئەمن ئەوەی بکەم کەم بیتن یان ئێستا بلۆنە زۆر جا لە مزگەفتان هەیە دەخلە دانرا ئەوە دانرایە سندوق دانرا ئەتولانە 250 پێ بیتن یان 1000 پێ پێت عیبە باخنای ئەو بکەی دەلوانی یەکچکە ببینی بریان 1000 ناری دانە یان 2000 یان 3000 پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێت ببەخشن ئەگە بەلەتە خوڕمایەکیش بوو کەواتە ئەگە بە 250 بوو بە 1000 نیاریش بوو پێویست ناکە شەرم بکەین بالضبط ئێستا لەسەر ئەو فەرمودەکەی دەرێتن یەکێک دێتمای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە حەزرەتی فاتیمە دەرێ ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچمان نییە ئەیش دەرێت چمایە دەرێ یەک ئەوە دنکە ئەوما هەیە ترێما هەیە دەرێ ئەی فاتیمە یەک دنکە ترێ دەکات چەند کونجی دانە کونجی دەرێت زۆر دەکات دێتەوە بە خێردە چیتن بیدێ خەڵکانێک هەن نابەخشن یارمەتی نادەن چ بۆ کەسانە دەڵێن بەخوا دەیمڕاجعی خۆیان بکەنەوە چ بدەن ئەو مارەکە خوای گەورە دایەتی کاتیە زەکرەی لۆ قیامەتی خۆیان پڕکەنەوە و هەروەندە زۆر باشە ئەو یارمەتیدان و کۆمەخرکردنەوە بۆ برایانمان لە باکوور و ڕۆژئاوا بە شتێکی چۆنی دەزانین بە شتێکی زۆر باشی دەزانم ئەو هەفتەیەش زەوێ خوتبەکان مەلایەکان وتیان یارمەتیاندن ئەگەر هیچتان پێ ناکرێ داناو خۆمان هەیە دەرێ پێم خۆشە چکە غەدی لە کوردی دەکەن ئەوەی دەکەن بەس مەلا وتیگە ئەگە هیچ پێ ناکەێت و بەس برێ خوالویان سەهل کاتن یعنی ئەگە لایانی جەستەوی و مادیش نەبی بەس یعنی برێ خوای گەوریان سەهل کاتن تۆ پێویستە زۆر یارمەتی یەکدری بدەین ئەوان بەهانانەوە بچین مەسەلەم برین شتێکی باشە ئینشاءڵڵا خەڵک یارمەتیان بدە پێویستە ئێمە هەست بە ئازاری یەکتری بکەین یعنی دەبینین برایەکمان خوشکێکمان کە تووشی ئازار دەبێ ئێمە لەو ئازارەوی تێبگەین حتمما وەڵی دەبی هەست بە ئازاری یەکدری بکەین لەبەرەوە ئێمە موسڵمانین خۆ ئەوانیش هەمویان هەر موسڵمانن ئینشاءڵڵا کە تووشیە و کارە ساتەی بووینە ئینشاءڵڵا خوای گەورە ئەوانەی مردینە بە شەید قبوڵیان بکە ئەوانی بریندارشن خوای گەورە شیفایان لۆ بینی ئینشاءڵڵا چەندێک پێویستە بە تایبەتی ئەوانەی کە خوا پێداون دەوڵەمەندن هاوکاری مادی بنێرن بۆ و لێ قەوماوانە والله شتێکی باشە بەس ئەگەر خەڵک بکە ئینشاءڵڵا شتێکی زۆر باشە بەس پێویستە حکوومەتی هەرێم وەکو سەرەکی یارمەتیان بدا برین بەس میلەتیش ئینشاءڵڵا کەمتەر خەمی ناکە ئینشاءڵڵاوەی یارمەتیان بدەین تا چەند گرنگێمە یارمەتی یەکتری بدەین بەخێر بێن سەرچاوم خێراتنی کەناڵەکەشتان دەکەم یارمەتیدان هەستێکی ئینسانیە ئەو کەسێک دەبی یارمەتی یەکتری بدات لە ڕێگای خوددا ئەو کار بکات ئینشاءڵڵا خوا هەمومان مەحفوظ بکات ئێستا برایانمان خوشکانمان کوردەکانمان لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان تووشی کارەساتێک بوون ئەو بوومە لەرزەی کە ڕوویدا چەندێک لەسەر ئێمە پێویستە یارمەتیان بدەین ئەوەی ئیمکانیەتی هەبی لە ڕێگای خوددا دەتانی تەعویزی ئەو کەسانە بکاتەوە کە زیانیان بەرکەوتووە کەسانە ئەو کەسانی کە هەژارن زیاتر ئینشاءڵڵا خوا مەحفوظیان بکات هەر کەسەوە پێی ئیمکانیەتی خۆی دەکرێت ئێمە لە بەخشینیەکانی خۆمان شەرم بکەین نا پێویست بە شەرم ناکە ئەسڵەن ئەوە فەخرە یعنی لە ڕێگای خوددا بیبەخشی یعنیەوە شتێکی چاک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرموێت ئەگە بەلەتە خوڕمایەکیش بوو بیبەخشن چەندێک لەسەر ئێمە گرینگە ئێستا بە تایبەتی لە کۆمەکی دارایی ئێمە بتوانین ئەگە بە 250 دینار بێ بە 1000 دینار بێ یارمەتیان بدەین ببەخشین هەروەکو قسەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ئەگەر بەلەتکە خوڕمایەکیش بی بیبەخشە زاگەر لە ڕوبعەکی بی هەتا ئەوەندەی کە ئەتوو دەتانی بیبەخشی ئینشاءڵڵا ئەم کەسێک ئەویشە چاکانە دەکات هەر ئەوە ئاەتی خوددایە ئاەتی خوددا نازی کردیە لە ئەگەر یەکێک لە برایەکانتان لە سوکارتان لە خزم و لە زیرانتان پێویستی بە یارمەتی بوو یارمەتی بدەن دیارە یارمەتی شتێکی پیرۆزە خاستن لەوانە لیان قۆمایە بەڕاستی شتێکەوە سەگ ناکەوێتەوە یعنی باشترین شتەوەی ئینسان ئەو ڕێگای هەڵبژێری
کە یارمەتیدانە بۆ برای خۆت و خاستن زان مسلمانیشی ئەگەر چی لۆی دیکەش هەر پێویستە بەس مسلمانیش لەوانەش کە مسلمانە قومیەتی خۆت کە کووردە سپاس دەکەم ئێستا دەبینین ئەوان کەوا تووشی ئەو ناڕحەتێ بوونە ئەو ئازارە بوونە ئێمەش ڕابردووی خۆمان بە بیردێتەوە کاتێک لە 91 ژیانمان چۆن بوو گوزەرانمان چۆن بوو چەندێک ئەزمان دەکرد یارمەتیمان بدەن یار هاوکاریمان بکەن طبعا ئەوەمە بەخۆمان دیتێت خاستە میلەتی کوردستانی عراقی زۆری دیتە زۆری لێ قەومایە ئەمە خاستن ئێران مەسەن تورکیا ئاخیرەکەیش بە کەلکمان هات کە لێمان قەوما هەڵاتن بوو کە نانێک وەسەنگ ناکات لە برسان نیسان دەمرد ئەوانە یارمەتیمایاندا بەڕاستی حدودیان لۆ کردینەوە یارمەتیاندا ئەنجا ئێمە شەر دەبی هەر پێویستە ئەوەی بکەین نەگەر هەر کەسە و لە قەدەر توانای خۆی ئەگەر بە 1000 دینار بوو ئەگە بە 5 بوو ئەگەر بە میلیۆن بوو هەر کەسە و لە قەدەر توانای طبعا ئەوە شتێکی ڕێکوپێکە ئینسان مەسەرەن لە قەدەر جیرفانی خۆی لە قەدەر ئەوەی خۆی چەندی پێکرا ینی لە یعنی تااقەتی خۆی چەندە یعنی ئەتوانێ یارمەتیامدا و گرنگ ئەوەیە مرۆڤەکان درێخی نەکەن کەم تەرخەمی نەکەن لە بەخشینە طبعا ئینشاء الله من داوا ئەەکەم لە هەرچی ئینسانە نەک مسلمان تێگەیشتی کە ئەوەی گوێ لێ بوو دەبینی درێخی نەکات خاستن لە ئیزعاکەی ئێوە تەلەڤیزۆنیگوە کە پەیامە زۆر پیرۆزە لای من سڵاو لێبێت خێربێن یاخۆسە چاوە چەندێک گرینگە مرۆڤ لە ژیانی خۆیدا یارمەتی کەسەکانی دەوروبەری بدات زۆر گرنگە ئینسان لە کاتی تنگانە هاوکار یەکتر بکات دیارە لە سوولیانی بەرێ لە نەریتی کوردیشدا ئەوە زۆر باوە بەڕاستی هاوکاریکردنی ئەو خەڵکانەی کە لیان قەومایە جاران ئێمە لە ئیشکاریش هاوکاری و هەرەوەز یەکترمان دەکرد ئینسان ئەگەر شتە قەومایە خودکاری سەکات دنیاە دنیا دوور و قورە دەستی هاوکارەکان کە لە چکە ئەو ڕۆ لە منە سبەی لە توێنی واتە نەگەی من ساغم و هیچم لێ ناخۆمێت چکە دنیا لەو کەس تا سەر نییە هەموو دنیا هەموو شوێنەکان تووشی کاری سات دەبن تووشی زەرمەندی دەبن بەڵام بە پێی توانای خۆت مەسەرەن ئەمن 5,000 ئەوێ 10,000 ئەوێ بە پێی توانای خۆی دەبتە هاوکارێکی زۆر لەو کەسی کە لێ خەومایە ماری خراپ بووە هاوکارێکی زۆر چاکە زۆر باشە لێستادا دەبینین کە لە ڕۆژ ئاوە و باکووری کوردستان بوومە لەرزە ڕوویداوە پێویستیان بە یارمەتی ئێمەیە چەندێک لەسەر ئێمە پێویستە هیمەتێکی باشتر بکەین بۆ ئەوی یارمەتیان بدەین هاوکاریان بکەین زۆر گرنگە ڕۆ کورد لەو کاتێک کە دیارە ئەو کارێکی زۆر گەورەیە خەڵکەکی زۆر تیاچووە خەڵکەش زۆر پێویستی بە هاوکاری هەیە هاوکاری خڕ بکرێتەوە لە شارەکان بەڵام دەستێکی ئەمین بیگەیتە شوێنی خۆی بەڕاستی شتێکی جوانە مێژوویە لە دینی مەش ئەوە لە دیارە کوردیش هەموو ئەمە ملەتی کورجانە ملەتەشی متەدەینە بەڕاستی ینی شتەشی لەلایەنی دینەوە شەپێت دەرێ هاوکاری یەکتر بکەینەمە گرنگ ئەوەیە ئێمە ببەخشین بە قەدەر توانای خۆمان جا بە 5,000 بێ بە 1000 دینار بێ بە میلیۆنێک دینار بێ بە پێی توانای خۆی هەر کەسە پێی توانای خۆ هەیەی ئێستا دەوەڕقی بدە هەیەی 10,000 بدە هەیەی 5,000 بدە بەڵام لە قەدەرە خۆیتی یعنی ئەو خۆی مرتاع دەکات دڵی خۆی حەزی هاوکارێکە بکە هاوکارێکش دەگاتە جێ خۆی بەنێتە چپاک هەم خۆی گەورە دەیبەخشیانی خێرەی گەورەیە هەمیش شتەشی لە بۆ دنیای شتەشی ئینسانیە دیارە لێ قۆمانیش هەر ئەو ڕۆ لە منەسبی لێشتکە ینی بامە بە تایبەتی ئەمە کە کوردیشین هاوکاری ئەوانە بکەین کە برای مەنەولیان قەومایە و بەڕاستی گرینگە ئینسان وجدانی بجوڵێ کاتێک دەبینێ بەرامبەرەکەی لە ناڕەحەتیدایە لە ئازاردایە ئەو کەسە وجدانی خۆی بجوڵێنێ هەز بکات کە هەز بە ئازاری بەرامبەرەکەی بکات لە فرمێسک و لە گریان و لە ناڵەکانی تێبگات خۆ دنیا بەوەی خۆشە ئینسان کە ویژدانیە ئینسان لە خۆشیەکان بەشداوی لە ناخۆشکە ئەگە تو ویژدانت نەبوو لەبەر لێ قەومانی کەسەشکە ژیانی چێژەشی نامینێ دەبی خۆی گەورە هەموو ئەعزایەکانی پێدای ینی ئەعزایش پێدای کە متەئسیروی بە خەڵکەشکە لێی دەقەومی بەڕاستی دەبی ویژدان بجوولێ دەبی ویژدانی خۆت ئاسوودە بکەی بە پێی توانای خۆدا جا هەیە بەخۆی دەچی ئیش دەکا هاوکاری ئەو خەڵکەی دەکا کە لەوێ شتێکی بەسەر هاتیە یاخود بە پارە یاخود بە سیارەکەی یاخود هەرێکە بە توانای خۆی هەیە شۆفەری هەیە عفاری هەیە بەڵام دەکرێت ئینسان زەمیری خۆی مرتاع بکە ئاسوودە دەبی ژیان بۆی وەخۆشە تۆ ئەو کەمپینەت زۆر پێ باشە کە یارمەتی دارایی خڕ دەکاتەوە دەگەێنێت بۆ ئەوان زۆر پێم باشە بەڵام دەستێکی ئەمین سەرپەرشتی بکات چکە لە هەمووی گرنگتر دەستی ئەمینە چکە ئێستا زۆر کەس دەبینیم زۆر قەنات و
زۆر پەیز دەبینی لە پەنای دیندا زۆر شت دەکەن بەڕاستیشتی زۆر ناشرینە پارەی تێخڕەکەنەوە لە بۆ لایەک و ئەوەیان ئەوانە نەبی دەستێکی ئەمین میبەرێ زۆر ڕێکوپێکە هاوکاریکردن و گەیاندنی ئەو کۆمەکانە بەوانەی لێیان قەومایە بەڕاستی شتێکی زۆر جوانە خوای گەورە پێی خۆشەوی ساریش. بەڕاستی ئیسلام فێرمان دەکاتن کەوا هەر کاتێک ئینسانەکان پێویستی بەوەی بوو کە یارمەتی بدرێن یارمەتیان بدەین. بەتایبەتی ئێستا دەبینین کە برایانمان لە سووریا و لە تورکیا لە باکوور و لە ڕۆژئاوای کوردستان پێویستیان بە یارمەتی ئێمە پێویستیان بە هاوکاری ئێمەیە چەندێک لەسەر ئێمە گرینگە کە کام تەرخەمی نەکەین بەدەمیانەوە بچین یارمەتی مادیان بدەین. بەڕاستی ڕۆژانە لێرە و لەوێن دەرێ لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزۆنەکان و لە پەیجەکان ئەو دیمەنە ناخەژێنانەی کە ڕۆژانە لە تورکیا و لە سووریای دەبینین بەڕاستی حتا سەر ئێسقان وەکو گەنجێک ئاخی بۆ هەردەچێشم یعنی بڕوام پێ بکە کە دەبینم شتێکی وە ینی زۆر جاروەیە هەر لای دەدەم تەماشا ناکەم لەبەر ئەوەی یعنی تووشی کارەساتێکی زۆر نەخوازراو بوونە داواکارم لەخوای گەورە ئەوانەی کە وەفاتیان کردێ بە شەهید قوبوریان بکە و ئەوانەی کە ماویشن خوای گەورە شفیان لۆ بنێری وە بەنسبەت یارمەتیدان هەر کەسێک لە ئەگەر وەکو پێغەمبەر ساوسەلم ئاماژەی پێ دەکا ئەگە بەدرکە خورمایەکیش بیتن ئەوانە پێویستە ینی واجبە لەسەر مسلمان لە کوڕی ئەرزیش نەک هەر برەی کوردستانی باشوور یاخود ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا پێویستە لەسەر هەموو مرۆڤایەتیەکی مسلمان یانی ئەمە باسی مسلمانی دەکەین یارمەتی بدرێن لەبەرەوەی ئەوانە ئەوڕۆ پێویستیان بە یارمەتیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ مسلمانان وەکو یەک لاشەوان لە هەر شوێنێک ئازار هەبێ ینی تەواویان هەستی پێ دەکەن ئێمەش گرینگە هەست بەو ئازار و بەو ناڕەحەتیوان بکەین. قەنەعاتت هەبی وەکو ئاماژەم پێکرد کە دەبینین لە فەیسبوک یاخود لە تەلەڤیزۆنەکان کە دەبینین دیمەنی ناخەژێن بڕوا بکەوا دەزانم لە جەستەی خۆمە ینی ئەوەندا ئاخیان بۆ هەردەچێشم بەڵام ئەوە کارێکی ئیلاهیە دیارە خوای گەورە ئیرادەی وا لەسەر بووە دیارە ویستی خوای گەورەی لەسەر بووە لۆیە هەڵبەتە تووشی ئەو کارەساتەی بوونە خوای گەورە دەیەوێ لە کەسانە خۆش بیکەوە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان دوعای ئەوەیان کردێ خوای گەورە ینی ئەو بەندانەی خۆی کە ڕۆژێک لە ڕۆژان بەڕاستی بە شەهیدبوونی قوبورکەن ئینسانیش کە ئەو سروشتیە کە بەسەریان هاتیە ئیشاڵە خوای گەورە بە شەهیدیان قوبور دەکات. دەمەوێت بزانم چێنە و کەسانەی کە نابەخشن لە کاتی لێخۆمان یارمەتی بەرامبەرکەیان نادەن. قوربانە من زۆر جار باسم کردێ لاکن دۆست و عزیزەکانی خۆم گوتم ئینسان لە ژیاندا دوعای ئەوەی بکە برێ یا ڕەبی خوایە ئەگەر دەورەمەندیشم کەی دەورەمەندێکی عاقر بم چکە بەڕاستی ئەگەر دەورەمەند بووی ئەگەر عقلی لەگەر نەبوو وەکوی وایە کە فەقیر بی داواکارم لە خوای گەورە یعنی ئەگەر وەکو خۆم ئەگەر دەورەمەندیشی کردم دەورەمەندێکی عاقرمەند بم یعنی بتوانم حەز بەوەی بکەم کە یەکێک لە خۆم نزمترە حەز بە ژانی بکەم حەز بە نەقسی بکەم. دوا پرسیار بزانم خۆت تاکو ئێستا هیچ یارمەتیەکی وانە داوە ئەگەر بە 1000 دیناریش بێت. واللهی ئەگە برێم هەتا ئەو دەقی یارمەتیمدایە دەبتە خیلاف چونکە چەند هۆکارێک لە پێشم بووە لەوانەیە شتیکە نارێم مۆکووی بەڵام چیوا کەمتر نەبووە لەوەی کە ئەوان بەسەریان هاتیە لەوانەیە لەبەروی سەرقاڵی ئەوەی بوومەکە ئەو ئیشە خێریەی ئەو
سڵاو لێبێ سڵاو لە خۆتان بەخێر بن سەرچاو بەڕاستی تەوەرەکەتان تەورێکی زۆر جوانە من زۆرم پێ خۆشە کەناڵەکان تریش کە بەڕاستی ئەم بەرنامانە بکەن ئێمە خەڵکێکمانەیە بەڕاستی برایانی لە تورکیا لە سووریا تووشی ئەم گومە لەرزەیە بوونە خەڵکێکی زۆر تێچوە 12,000 نەفر چوەتەن کەوتەتە بنینەوە بیناوشتەوە بەڕاستی داواکەم لە خەڵکی کورد بەڕاستی ئەمە خەڵکی دەوڵەمەندمانەیە خەڵکی باشمانەیە یعنی خەڵکمان تەیە کاکە گیان کابراایەکە ئەچێ هەنێ پارە سەرفەکەم پارەکانە نەخێرە نەیچە بابا گەم بڕۆ خێر بکە ئەگەر بە دینارێ بە 2 دینار بە بڕۆ دەست یاوکاری بۆوانە درێژکە بڕا بکە ئەم دنیای هیچنی ئەم دنیای کۆتایی دیە دنیای قیامەتمانتەوە قەی چێکە ینی ببانی لەوانە دووبانی لە ئێمەیە من داوا لە هەموو خەڵکێکم داوا لە هەر تاکێک لە کورداکەم بچە هاوکاری برانی سووریا و بران لە تورکیا بکە بەڕاستی پێم خۆش هاوکاری بکرێن یعنی قەی چێکە من ئەگەر بەوڕقی بە 2 ڕقەبێ ئەگەر بە دینارە بێ کاکە دەست یاوکاریان بۆ درێژەکەم ئێمە بتوانین یارمەتیەکری گرنگە ینی دینارێکیش بێ بیبەخشە خوای گەورە بیبەخشە خوای گەورە چوارقاتە داتەوە بێ من داواکەم لە هەموو خەڵکی بیبەخشە قەی چێکە منی سەیەکێکیان خۆم دەست یاوکاریان بۆ درێژەکەم بە شانازی شەوەیکەم زۆر باشە ینی کاتە خۆش یارمەتی داوە بەڵێ خۆشم یارمەتیم داوە ئەیشی دەم زۆر باشە چەندێک گرنگە ینی کە خەڵکەکانی خەڵکی دیکەش بە تایبەتی هەست بە ئازاری وام کە ئێمە کوردین و هەمومان مسلمانین هەست بە ئازاری یەکتری بکەین بەڵێ پێویستە ئەگەر بێت و هەر بسلمانە هەست بە ئازاری بسلمانی تر نەکەوە بەس بسلمانیە بە ناوە ئیسلامین بە ناوە من ئێستا خۆم حەزەکەم بەڕاستی ئەچم هاوکاریشیان ئەەکەم و دەست هاوکاریشیان بۆ درێژەکەم قەیچێکە من ئەی بەخشم خوای گەورە دووقات و سێقات پێمە بەخشێتەوە بەڕاستی یعنی دنیا چیە تو خوای گەورە ئەداتێڵێ ببەخشە لە ببەخشە من زیاترت پێ بەخشم قەی چێکە یعنی بۆ من ئەچم پارە سەرفەکەم لە شتێکی بەلاش شتێکی پرۆپچە ئەچم دەست یاوکاری بۆ برانم درێژەکەم دیمەنەکان دەبینی وجدانم مرتاح نییە کە ئەیبینم بڕوا بکە 2 ڕۆژە من فرمێسک بە چاومە دێتە خوارە ئەو وەز ئەم بینیوە زۆر بێتاقەتیشم یعنی ناخۆشترین سات بوو کە بینیم شتی وام نەبینێک لە هەموو تەمەنی خۆمە ناخۆشترین سات بوو زۆر ناخۆشە بەچکە ساتێک هەزاران کەس وەفاتیان کرد 1000 نەفەر چووە بن ئەو بینایانەوە فەرمو مناڵی تەمەنی 7 مانگە 8 مانگە 1 ساڵە کەوتەتە بن بیناوە یەکاکە گوناحە بەڕاستی شتێکمان بینیوە شتیوان نەبووە شتێکە ڕووی داوە زۆر جار دەڵێم ئەو مرۆڤ ینی ئەو کە دیمەنەکان دەبینی ئەگەر منداڵی خۆی بێ ئەگەر خوشی خۆی بێ سەری منداڵەکانی خۆت بکەیت ئابێ سەری منداڵەکانی خۆت بکە کە منداڵە بینی لە بنینێتە ژنە پیرە ژنە ئەختیارە گەنجە هەمووی لە بانی من سەری دایک و باوک و برا و خوشکشتەکانی خۆم بکەم زۆرم پێ ناخۆشە ئێمەش لە ڕابردوو وەکو کوردانی باشوور لێمان قەومە حەزمان دەکرد کە خەڵک بێ یارمەتیمان دە هاوکاری مام کە بە تایبەتی لە نەوەتویەکە من خۆم لە نەوەتویەکە ڕام کرد بۆ ئێران کە چوین بەڕاستی خواخۆمان و خەڵکی کێنانمان بداتێ یعنی وەزعێکی خراپمان نەبوو مناڵمان لەو ڕێگایە مرد ژنمان مرد زەلاممان مرد یعنی کە بینیمان خەڵک کە ڕۆیش لەو ڕێگای ڕۆژانە خەڵکە مرد لەو ڕێگایە پێمان خۆش بوو خەڵک دەستێکی هاوکاری بۆمان درێژەکە چەند پێمان خۆش بوو یعنی داواکەین بەڕاستی ئیساوانی بەسەرەوەناتە ئێمە شاوکاریان بکەین زەرورە زەلامانەیە کاکە گیان بەانی دووبانی ماڵێک و سەروەتێک و سامانێکی زۆرەیە ساحێبەش 10 ملیۆن دۆلارە یەقەی چێکە بابەگیان دەفتەرە دوان ببەخشە کەم ناکە کاکە ببەخشن برای بەڕێزم والله نەیبەخشن بڕوا بکە خۆی گەورە لیان یەسەنێتەوە یعنی قەی چیەکە کاکە تو ئەم پارەی بانی دووبانی کاکە بەخوا مناڵ و شتەی خوا ئەرە والله ینی لەگەڵەوەشا ئێمە ینی نەڵێن بەخشینەکانمان کمە 5,000 تۆ 10,000 ئەو پازدەی ئەو هەموو بێکەوە کۆ دەکەینەوە کۆکەیتەوە زۆرەکە من 10 ئەو 20 ئەو 50 ئەو 100 ئەو 10 وەرەقە ئەو 50 ئەو 20 وەرەقە ئەمە زۆرەکە مەبلەغی خوانی پێ نۆژەنگەکەنەوە بەڕاستی دڵخۆشە بن یعنی ئەمە ئەبێت تۆزێ لە خەمەکانیان کەم بکەینەوە والله یارمەتی ئەمدەما خێری دەگاتێ و خۆ گوناحی ناگاتێ یارمەتی بسلمانی هەر خێر نییە ئەیدوچما ئەوی پێ بکرێ ئەوی تااقەتی هەبی ئەو تااقەتشی نەبی ئەوە پێی ناکرێ یارمەتی بدا هەر کەسێک کە لە توانایدا توانای هەبی چەندی لە توانای هەبی بدا چەندی بدا خێرە ئەرێ وڵڵە ئێمە تۆ ڕەنگە تەمەنێکت هەیە نۆت یەکت بە بیر دێکە خەڵک لە کوردستان وەزعی کوو بوو بوو ئەم بخۆم هەراتم هات العازم وەرام بوو خەڵک چەندێک تامەزە و یەکە یارمەتی بدا ئەرێ وڵە زۆر عەزەوە دەکە کابراگە با بە یارمەتی بدەوە خەنی دەبوو ئەرێ وڵڵە ئێستا ئەوانیش بە هەمان شێوە چاویان لەوەیە کە یەکێک بچیا یارمەتیان وڵ یەکە بچ یارمەتیان بدا بە خێرە و خێرەی زۆر گەورەشە ئەمە هەتا دوونێ نوێژی جەنازەمان لەسەکردن لە لێرە لە هەولێرێ
ئەرێ وڵڵ دیمەنەکان ئینسان ناخی دەهەژێت ینی هەر کەسێک کە ویژدانیە بێت دەبینێت کە دیمەنەکان زۆر ناخەژێنانە ویزدانە لۆ بسوورمانی کە یارمەتی برایەک بدەیت ونیە وڵاتمی بسوورمانان بدەیت ئەگە تااقەتی ئەبی تااقەتشی نەبی ئەوە چ لەگەست نییە و زۆر ڕاستیانی ئێمە نابێت لە بەخشینەکانیشمان شەرم بکەین ینی ئەگە کەمیش گرنگەوەی بەشدار ئەز دەکەی بڕۆ 10 دیناری دانێ هەر ئەوە خێرە 5 دیناری دانێ خێرە خۆ پێغەمبەر فەرمووی ڕەبعەکی دانێ خێرە ئەدیکو چەندی دانێ خێرە ئەگە پێ تااقەت تەبی ئەوانەی کە نابەخشن چێنە کە یارمەتی دەوی نابەخشی کابرا نابەخشی دەبین و مازومات بڕام سوان بریم چێنە مەبەستم ئەوەیە ئەو کەسانە ویژدانیان مردووە دەما ئەو ویزدانیان مردووە ویزدان بە من بە تووسان نابی وەیان نا بە خۆی کابراگە ویزدانێکی نەبی ڕمی نەستە قالبی نابەخشی ئەوانەی کە دەبەخشن خۆشیان دڵیان خۆش دەبێت نیە ئەدیکو دنیان خۆش دەبێ ئەرێ وڵات و بڕۆ ڕبعەکی بدە فەقیرێکی دەرد خۆش دەبی وەیان نا یارمەتی فەقیرێکی بدە دەرد خۆش دەبی ئەوانیش کەمێک لە ئازارەکەیان لەسەر سوک دەبێت ئەدیکو ئەرێ وڵە ئازارێکی زۆر بوو زۆر ئەویان هاتە سەری قوڕە سەرانە لە سووریا و لە تورکیای لەناو کوردەواری عادەتە یان یەکە گەلەی بۆ قەومە یارمەتی دەدەن هاوکاری دەکەن بەرێ ئەرێ وڵە یارمەتی ئەدیکو برای بسلمان دەبی یارمەتی برای بسلمان بدا کو یارمەتی دەدا وەدی دەبی ئەگەر تااقەتی بیسەر لە تااقەتی یارمەتی بدا خۆی یارمەتی داون بە کەمیان بە زۆر وڵای ئەم دایکم بە زۆر یارمەتیدا بە کەم و بە زۆر لەخوا نازە نارێمەوەندا مەبەستمەوەی تەنیا یارمەتی داوە بەرێ بەرێ ئەرێ وڵە ئەوەندی لە تااقەتم بی ئەوەن تااقەتشم نەبی ئەوە چم لەگە ئەوە نیە یەکدیریکردن ئەوە بڕبڕی پشتی ژیانە فەقی دایمەن پێویستی بە دەوڵەمەند و بە ئینسانی دەستڕۆیشتو هەیە وەبی ژیانی پێ بەڕێوە بڕوە ژیان زۆر بە سەختی ئستە بەڕێوە دەچی ئانی ئیسلام چەندێک ئێمەی هانداوە یارمەتی یەکتری بدەین پێغەمبەر سەڵەتم دڵی ئیغاثة المەلهوف ینی شتێکی وایە ئیغاثة المەلهوف هاریکاری هەژاران و نەداران زۆر بەنرخە لە رب العالمین چکە وا صفەتی رب العالمین نیە ئێستا دەبینین کە لە سووریا و لە تورکیا لە باکوور و ڕۆژئاوای کوردستان خەڵک تووشی بوومە لەرزە بوو تووشی ئەم کارە ساتە بوو چەندێک لە سێمە پێویستە بە پێی توانای خۆمان یارمەتیان بدەین ئەمە وەختی خۆی ئاوەرە و دەربەدەر بووین بەرەو ئێران ڕۆیشتین خەڵکەکەمەی حەواندەوە حکوومەتەکەمەی حەواندەوە چاک وایە ئەمەش ئەو دەستەی درێژکەین بۆ برایەکانی تورکیا و ئیران سووریەش وەبی خەڵکە محتاجە و کەفتە نەهامەتی دەستیان بۆ درێژکەین رب العالمین لەزامان داتەوە خوي تبارك وتعالى دفن وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان خوي تبارك وتعالى كيما هنا أو دنيا بو اللي تعارفوا كما يكتر ما الناس يتر أما بشك بين لجان يكتري مثل المؤمنون في تراحم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضون وكو أوي من إيمان دار لبو إيمان دار وكو أندامي لا شيء لا شدا كأو أندامات دسوتيان جانێکی دەبی لاشە خەوی لێ ناکەویت ئینسانی ئیماندار و مسلمان ئەو کەسێکەوە ئینسانیت لە دڵیدایە ئەو کەسێکەوە مسلمانەتیش کە دوو جار دەبێتە هاوندەری لە بۆ ئەوە یارمەتی خەڵک بداتن کە بینەوە سەر ئەوەی یارمەتیدان دوو بەشە کە خوای تبارك وتعالى فەرمێ لە بابەتی چاکە و برە لە چاکەکاریدا و إن الله يحب المحسنين إن رحمة الله قريب من المحسنين براستي رحمتي خواهي قرأ نزيكا لتاكا كاران لتاكا دا يارمتي خلشي بدن شكا يد الله مع الجماعة دستي خواهي قرأ لقل جماعتها لقل ويأتوا بالجماعية ويارمتي يكتري بدين بلام ولا تعاونوا على الإثم والعدوان لبابتي خرافة دا لبابتي تاوانكاري دا لبابتي فساد دا بهيج شويك إيوه يارمتي يكتر مدن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بابەتی یارمەتی دانا ئەفەرمێ هەر کەسێک یارمەتی کەسێک بدە یان عیب و عاری کەسێک داپۆشێ إلا ستر الله يوم القيامة إلا خوای گەورە ستری دەکات لە ڕۆژی قیامەتی لە عیب و عارەکەی بەروەها پاداشتی ئەداتەوە و بەرەکەت بەسەریدا دەبارێنیتن ئێستا دەبینین لە ڕۆژئاوا و باکووری کوردستان کە سوکاری ئێمەن کە تووشی ئەم کارە ساتە بوون چەندێک لەسەر ئێمە پێویستە یارمەتیان بدەین هاوکاریان بکەین بەدەمیانەوە بچین ئێمە وەکو ئینسانێت هەمومان یەک ئینسان وەکو مسلمانەتیش ئێمە إنما المؤمنون إخوة بەڕاستی ئیمانداران برای یەکترینە فأصلحوا بين أخويكم چاکەکاری لە بینی ئیماندارێکیماندا لە بینی ئەخوایەک لە بینی برایەتیماندا ئەوەندە پێویستیان بە ئێمەیە سەد ئەوەندە ئێمە پێویستمان بە چاکەکاری هەیە و ئەوانیش چاویان لە ئێمە وەکو مسلمان وەکو ئینسانیەت پێویستە یارمەتیان بدەین هەرچەندە دەوڵەت لەسەریان واجبە دەوڵەتی خۆیان کە ئەوان زیاتر لە 900 ملیار یەدەگی دۆلاریان هەیە بەڵام لەسەریان واجبە خزمەتیان بکەوە ئێمە شەروە وەکو مسلمانێت و ئینسانیت لەسەرمان واجبە یارمەتی خەڵک بدەین بەڵام وەکو چۆن
ئێمە یارمەتی خەڵک دەدەین ئەوانیش 100 ئەوەندە چاویان لە یارمەتەکانی دیکەبیتن چونکە ئەتوو کەسێکی بەوەفابی مسلمانی دەبی بەوەفاژی بەرامبەر ئەو چاکەکاریە بەرامبەر دەکرێتەوە لە بەرامبەر ئێمە نابێت لە بەخشینەکانمان شەرم بکەین ئەگە کەمیش بێت کەڵە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم اتقوا النار ولو بشق التمرة ڕووی خۆی وەرجێڕا لە سێ لایاندا پاشان ئەو حەدیثەی فەرموو سەحابەکان فەرمیان چ بوو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خۆتان لە ئاگر بپارێزن ئەگە بەبەخشینی لەتە خورمایەکیش بێ لەبەرەوەی ئاگری جەهەنەمیان پێی نیشاندەم ئەوەندە گەرم بوو ئەوەندە بە شیدەت و ئازار بوو بە یەک لەتە خورما بەخشین خۆر لە ئاگری جەهەنەم بپارێزە چێنەوە کەسانێک کە نابەخشن هەیەانە و ناشبەخشن چێنەوە کەسانە ئەو کەسانە پێیان دەگوترێ بەخیل لە ماڵاندا ئەو کەسانی حبی دنیایان هەیە پیاوێک پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم حەز ناکەم بمرم کێشە لە ئیمانەکەم هەیە فەرمووی ئەلەکە مالون ئایا ماڵت هەیە فەرمووی بەڵێ فەرمووی کەواتە ماڵەکەت وات لێ دەکە ئەتوو نەمری پێت خۆش نەبی بمری لەبەرەوەی لە پاشە خۆت بەجێشتووە ئەگەر حەز دەکەی پێشەوەی بمری حەز بکەی بمری ماڵەکەی خۆت بنێرە بۆ قیامەت ببەخشە بۆی لەو کەسانە نەبی کە حەز نەکەی بمری بۆی مەرەو ماڵەکەی خۆت بچی لەوێ ئەزر و پالدا ژۆر بگریەوە ئەو کەسانن کە حبی دنیایان هەیە پارە سەفت دەکەن ماڵ سەفت دەکەن خزمەتی پارەکە دەکەن نەک پارەکە خزمەتی خۆی و دین و دنیایەکەی بکاتەوە چەندێک پێویستە لەم ڕۆژگارەی ئەمڕۆدا ئێمە یارمەتی یەکتری بدەین بە تایبەتی ئێستا برایانمان خوشکانمان کە سوکارمان لە ڕۆژئاوا و باکووری کوردستان تووشی کارەساتێک بوون وڵاهی هەم وەکو ئینسانیەت یارمەتیدان هەستەشی ئینسانیە هەستەشی ئیمانیە ئێمە بسڵمانین ئەگەر هەنا بەهانای بسڵمان بەهانای بسڵمان بچی باشە وەکو ئینسانیەتیش ئەو ئینسانێکە یارمەتی کەسێک دەدا بەو یارمەتی ئەگە بە ڕوبعچیشبی پێبەرز دەبی لە لای خوش زۆر خۆشەویست دەبی ئەوجا بە هەموو شێوەک بە هەموو شێوەکە تو بە هەر شێوەک بتانی هەتا بە قسەی باش بتانی یارمەتی برایەکەت بدەی هاونیشتمانەکەت بدەی هاونەتەوەیەکەت بدەی هاودینەکەت بدەی باش بار شێوەبی گرنگ ئێمە لە بەخشینەکانی خۆمان شەرم ناکەین ئەگەر کەمیش بێ ئەگەر کەمیش بە هەرچەندم من دەرێم ڕوبعک ڕوبعکە زۆر کەمە ئەگەر بە قسە بە وشە بە قسە یارمەتی بدەی زۆرە باشە بە هەموو شێوە هەوڵ بدەی باشە بە هەموو شێوە چیتێ بۆوانەی کە دەوڵەمەندن خوا پێداون چیان پێ دەڵێ وڵی داوایان لێ دەکەم یان بەهانایی ئەو خەڵکەی بێن ئەو خەڵکەی ئەگەر بە هەر بە چەند شتێکیش بی یارمەتیان بدەن هەم لەلایەن دینی هەر لەلایەن ئینسانیت خوا خێریان دەنووسی و ئەمڕۆ لەوان قەومایە ڕەنگە بەیانی لە ئێمە بێ بەرێ ئەوە لە پێش دەکەی هەمومانە لە پێشدا ئەوڕۆ لەوانە سبەی لەمەیە وڵ حاسر نۆتویەکت بەبییر دێ لە نۆتیەک چەندێک حەسان دەکرد خەڵک بێن یارمەتیتان بدا زۆر ئێمە بە خۆمان تووشی هەراتن بووین تووشی نۆتویەک ڕۆیشتین لێران هیچمان نەبرد بەس بەخۆ جلەکەمان چوو بەخوای یەک نەفەر ئەگەر بەهات بە بەرداغە ئاوێکی بدابانێ زۆر دەبۆ برا لۆمان یعنی زۆر پێسەر بەرز دەبووین لە تەنانێکتان دەکرد چۆن یعنی دەرێم چاوەڕی لە تەنانێکتان دەکرد نانێکەرێ وەڵا ئەگەر بەنەتەلانێکیش بە زۆر منەتمان پێ بوو ئەرێ وەڵا بەڵێ خۆشەویستان و ئازیزانەوەی بینیتان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر یارمەتیدان و هاوکاریکردنی یەکتری بە تایبەتی لەو ڕووداوەی کە لە هەردوو وڵاتی سووریا و تورکیا ڕوویدا کە لە دەکا پارچەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان ئەو دیمەنانەی کە ئێمە بینیمان لە کاتی ڕوودانی بوو مەلەرزەکە بەڕاستی دیمەنی ناخەژێن بوون ئینسان مرۆڤ چۆن دەتوانێت ئەو دیمەنانە ببینێ ئەو کارەساتە ببینێ و یارمەتیان نەدا و هاوکاریان نەکا هەر مرۆڤێکی مسلمان هەر کەسێک کە ویژدانێکی زیندوی هەبێ دڵیام لەوەی دەستی یارمەتیدان بۆیان درێژ دەکا ئەگەر بە کەم بێ یاخود بە زۆر ئەگە بە 250 بێ ئەگەر بە 1000 بێ ئەگەر بە میلیۆن بێ گرنگ ئەوەیە تۆی مسلمان تۆی ئینسان دەستی یارمەتیان بۆ درێژ بکەی و هاوکاریان بکەی یارمەتەکانت بگەین یا برایانمان لە تورکیا و لە سووریا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمان دەدا و پێمان دەفەرمێ شەرم مەکەن لە بەخشینەکانتان ئەگە بە لەتە خورمایەک بێ و برای مسلمان هەمیشە هاوکار و یارمەتیدەری برا مسلمانەکەیەتی ڕێگا بە خۆی نادا خۆی لە شوێنێکی گەرم و ئاراما بێ و کەسی ئەوانیش لەنێو بەفر و ساردێکی زۆر دابن و
پێویستیان بە یارمەتی ئەو بێت و یارمەتی نەدات جا من دڵنیام ئێوەی بینەر ئێوەی خاوەن ویژدان زیندوو هاوکاریەکانتان یارمەتیەکانتان دەگەێنە شوێنی خۆی بە تایبەتی ئێستا بەرنامەی بەخشین دەستگای بەخشین کۆمەچی هاوکاری دارایی کۆ دەکاتەوە پێم خۆشە هەمووتان بەشدار بن یارمەتیان بدەن بۆ ئەوەی هاوکاریەکانتان بە دەستێکی ئەمین بگاتە شوێنی خۆی تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ